دوو ڕۆژە ئاگرێک لە سنووری سۆران کەوتوتەوە بە هیچ شتێک کۆنتترۆل ناکرێت و ژینگەی ئەو ناوەی بە تەواوەتی تێکداوە لایەکی تریشەوە هاوکاری کۆکردنەوە بۆ غەزە بەردەوامە و هاوڵاتیەک ئۆتۆمبیلە جاکوارەکەی خۆی بەخشیوە بە غەزە ئەمان و چەناوەڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاتان لێبێت. لەگەڵ ئەو شەپۆلە گەرمایی ڕووی لە کوردستان کردووە تەوژمی ئاگریش لە ناوچە جیاجیەکان زیادی کردووە و لە چەند شوێنێک ئاگر کەوتوێتەوە و تا نزیکەی دوو ڕۆژە ئاگرێک لە زبڵخانەی باپشتیان لە سۆران هەڵگیرساوە و کۆنتترۆلیش ناکرێ. ئەوەی ناخۆشە لەو ئاگرە دووکەڵی ژەهراوی زبڵ و لایلۆن و پلاستیک ئاسمانی ڕواندزوو سۆرانی داپۆشیوە. بەرگری شارستانیش دەڵێت بە ئاو ناکوژێتەوە و داوای هاوکاری دەکەن. ڕەوەند هاودیانی وتەبێژی بەرگری شارستانی سۆران بۆ 1964 وتی 15 تیمی بەرگری شارستانی سەرقاڵی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن، بەڵام لە کۆنتترۆل دەرچووە. بۆ کوژاندنەوەی پێویستیان بە هاوکاریە و چارەسەری ئەوەیە زبڵەکە خۆڵی بەسەردا بکرێت، ئەگەرنا بە دوو ڕۆژی تریش بە ئاو ناکوژێتەوە. لای خۆیەوە هەژارمایی بەرپرسی فەرمانگەی ژینگەی سۆران بۆ 1964 وتی ئەگەر کارگەی ریسایکلین دروستکرا بە تووشی ئەو کارەساتە ژینگەیە نەدەبووین کە چەندین ساڵە هاوار دەکەین بۆ دروستکردن و تەواوکردنی. مەتریفە ئەحمەد ژنێکی ڕزگاربووی شاڵاوی ئەنفالە لە دووسخورمات و باس لەو ساتە دەکات کە حەجاج قامچیەکی لێداوە و دەڵێت تا ئێستاش ئازاری ئەو قامچێت لە ڕۆح و گیانمدا ماوەتەوە. ساڵی 1970 مەتریفە و سەدان کوردی دیکە دەگوازرێنەوە بۆ مەرکەز شەبابی خورمات و لەوێشەوە بۆ تکریت و دواتر بۆ بیابانەکانی نوگرە سەلمان. دایە مەتریفە با بۆنەی دەستگیرکردنی یەکێک لە جەلادەکانی ئەنفال بە ناوی حەجاج چیرۆکی خۆی بۆ 1964 گەڕایەوە وتی ماوەی 6 مانگ لە نوگرە سەلمان بە هەموو شێوەیەک ئەشکەنجەی جەستەیی و دەرونی دەدراین، ڕەحم بە هیچ کەسێک نەدەکرا، تەنیا لەبەرەوەی کورد بووین. یەکێک لەو ڕووداوانەی کە لە یادەوەری مەتریفەدا هەرماوەتەوە ئەو ڕۆژەیە کە هەواڵی دەستخستنی قومێک ئاوی بۆ کچە نەخۆشەکەی داوە. وەک دەڵێت لە کاتێکدا سەرقاڵی هێنانی ئاو بووم، حەجاج بە قامچێ ڕەشەکەیەوە پەلاماری دام و تا هێزی تیابوو لە پشتمیدا. مەتریفە ئێستا و دوای بیستنی هەواڵی دەستگیرکردنی حەجاج هەست بە خۆشیەکی زۆر دەکات و دەڵێت وا دەزانم تازە لە دایک بوومەتەوە، داواکارم دادگایەکی عادیلانە بۆ حەجاج بکرێت و بە سزای خۆی بگات. پێدانی دەرمانی خۆڕایی بۆ ئەو پێشمەرگانەی کە دەفتەری نەخۆشی درێژخایانیان هەیە ڕادەگیرێت. ئەمەش دوای 7 مانگ لە بەردەوامی پێدانی دەرمان بە پێشمەرگەکان. عەقید ئەیوب ئەحمەد بەڕێوەبەری نەخۆشخانەی پێشمەرگە بە 1964 ڕاگەیاند. ئاگادار کراون کە پێدانی دەرمان بە شێوەیەکی کاتی بۆ ئەو پێشمەرگانەی دەفتەری نەخۆشی درێژخایانیان هەیە ڕابگرین. وتیشی ڕاگررتنی پێدانی دەرمان تەنیا لە ڕێگەی دەفتەری نەخۆشی درێژخایان ڕاگیراوە ژمارەی ئەو پێشمەرگانەی دەفتەرەکان هەیە نزیکەی 600 پێشمەرگەن. عەقید ئەیوب دەڵێت هیچ کێشەیەکی کەمی دەرمان لە نەخۆشخانەی پێشمەرگە نییە. ڕاگررتنی پێدانی دەرمانەکان بۆ ماوەیەکی کاتیە و دابینکردنی دەرمانی خۆڕایی بەردەوامە بە مەرجێک پزیشک بیان بێنێت. کۆکردنەوەی هاوکاری لە کوردستان بۆ خەڵکی لێ قەوماوی غەزە لە فەڵەستین هەر لەلایەن خێرخواز و هاوڵاتیانی کوردستانەوە نییە، ئەوە تا خێرخوازێکی بەنەتەوە عەرەب لە سلێمانی ئۆتۆمبیلێکی بەخشی بە لێ قەوماوانی غەزە. جەمال مەحموود بەڕێوەبەری لقی سلێمانی ڕێکخراوی رابطەی مرۆیی بە 1964 وت هاوڵاتیەکی بەنەتەوە عەرەبی خەڵکی بەغدا هاتووە بۆ ڕێکخراوەکەیان و ئۆتۆمبیلەکەی داناوە و توێتی پێشکەشی دەکەم بە لێ قەوماوانی غەزە. ئۆتۆمبیلەکە لە جۆری جاگوارە. بە وتەی جەمال مەحموود هاوڵاتیەکە و توێتی تەنیا ئەو ئۆتۆمبیلەم هەیە. ڕوونشی کردوێتەوە ئۆتۆمبیلەکە بە شێوەی زیادکردنی ئاشکرا دەفرۆشن و چاویان لەوەیە کەسانێکی خێرخواز لە نرخی خۆی زیاتری پێ بدەن. سەرشتان ڕاتێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 1964 هەیە، هەواڵێکی خۆشە بۆ کەرکووکیەکان کە بڕی پێدانی کارەبای نیشتیمانی لە کەرکووک بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. پێشتر ڕۆژانە واتە لە ماوەی 24 کاتژمێرە 7 کاتژمێر کارەبا دەدرا بە خەڵکی کەرکووک. ئێستا بەرز بۆتەوە ڕێژەکە بۆ 13 کاتژمێر. ئەمڕۆ 2 مانگ ڕێبوارتەهای پارێزگار سەردانی فەرمانگەی پێدانی کارەبای نیشتیمانی کردووە لە پارێزگای کەرکووک. لەوێ قسە و گفتوگۆیان کردووە لە ڕەوشی کارەبای پارێزگاکان کۆڵیوێتەوە بۆیان دەرکەوتووە کە لە 7 کاتژمێر و کارەبا
بەرز بۆتەوە بۆ 13 کاتژمێر، واتە هاوڵاتیانی کەرکووک ئێستا 13 کاتژمێر کارەبایان دەدەنێ. ئەو دەڵێت پارێزگار ئەو دەدەن ڕەکە زیاتر، ینی لەگەڵ پارێزگارەکانی تر کۆبوونەتەوە لە ڕەوشی کارەبایان کۆڵیوەتەوە، ئەو دەدەن لە داهاتوودا ئەم بڕە لە کەرکووک زیاتر بکەن. جا ئەمە سوودێکی تریشی هەیە لە ڕاگەنراوەکان ئەوەش ڕاگەێنراوە کە کارەبای مۆلیدە لە بەرامبەر کەمەکە، بۆیە خەڵک بڕێکی کەمتر پارەی ئەمپێری مۆلیدە دەدات لەبەرەوە کارەبا لە پارێزگاکە زیاتر کرۆمە. لە کاتێکدا پرۆژەی ڕووناکی لە هەرێمی کوردستان لە هەولێر لە پارێزگاکان ئێستا بە تەواوەتی خەریکە دەکاتە کۆتایی و تا کۆتایی 2026 تەواوی قەزا و ناحەکانیش دەبێتە پرۆژەی ڕووناکی و 24 کاتژمێر کارەبای نیشتیمانی دەبێت. ماهاڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لایەک.